هیچ دەرمانێک نییە لە کۆی زەویدا بتوانی سمت گەورە بکە بەکرێم مامە لە بۆ زەکەر هەیە شتیوانە بگرە زەلەرمەندیش دەبن ڕوایتە بێستا ڤیدۆمان پێەیە کرێمەکی فرۆشتیە دوکانێکی کۆسمەتیکە ئەو ها مۆبایل تەسویر کردی ڕوومەتی ئەو ئافرەتە بەڕێزەی دەست دەداتی تو دەست لەو ئافرەتە دەدەی تەنها لە بۆ ڕێکلامەکی کرێمەکی ئەوەی دەرمانێکی کرد کەوا بوو درێژبوونی بەژن بوو ئینفعالت کرد و وتە منداڵەکە ئەم زۆر تووڕە دەم بۆ قسەی هاتی جیایکی لۆمینە ئەو جیای بخۆ بەژ درێژ دەبێ ڕاست دەکاتەوە لۆ ناچی بداتە سینەمەوە دۆکەنە ئێستا ئیمن ئەوەندە پرچەم ڕۆیە وڵی شامپۆی دنیای لێدەم پڕناوتەوە شتیوانی برای شیرین سەدەف و ئەگزیما بە کرێم و سابوو سانابی شتیوانە بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش هاتوومەتە دوکانێکی عەتاری لە شاری هەولێر لێرە دنیای گیادەرمانی سروشتی لێیە کە بەشێکی زۆر لەم گیادەرمانانە وەکو چارەسەر بۆ بەشێک لە نەخۆشیەکان بەکار دەهێنرێت ئەمەی بەدەستمەوە ناوی جۆرمارە یەکێکە لەو گیادەرمانانەی کە بۆ نەخۆشی شەکرە بەکاردێت اینجا من زیاتر قسە ناکەم پێم خۆشە بچمە لای بەشدار ئەو خۆی باسی ئەو گیادەرمانانەمان بۆ بکات و بزانین چێن ئەو کەسانێک ئەو گیادەرمانانە بەکاردێنن کاک بەشدار سلااو لێبێ ئەم کاتت باش سەربەرزی دنیا و قیامەتتانکە سپاس دەکەم بینیم خەڵکێکی یەکجار زۆر سەردانی دەکردی بەشی هەرە زۆریشیان بوو ئەوە هاتوو بوون کە ئەو گیادەرمانانە بکڕن بوو وەکو چارەسەری سروشتی بەکاری بێنن بۆ بەشێک لە نەخۆشیەکان پێم بڵێ هۆکاری سەردانیکردنی ئەو خەڵکە چییە چ گیادەرمانێکن وان کردووە کە خەڵکێکی زۆر سەردانیان بکات هەموو جارێ سەرەتا بەخێر بێن سەرچاوم هەموو جارێ باسم لەوە کردیە خوای جوانمان هیچ بابەتێکی بەبێ حکمت دروست ناکە بەڵام دەکرێت کەسانی ڕوەک ناز یان کەسانی حەکیم ڕوونکردنەوە لەسەر ئەو گیا و گۆرانە بدەن کە هەیە زورمار دەتوانین بڵین بە باشترین بابەت دادەندرێ لە بۆ مەسائلی سوکەر دەکرێت برین جیاگۆرەی سەرسوڕهێنەرە لە بۆ ئەوانی کە کێشەی ئەنسۆلینی واتە سوکەری هەموو ئەو کەسانێک کە دێن سەردانم دەکەن شتێک ئەمن نەمبی یان شتێک دروست نەبی یەکسەر پێ دەرێ ئاهاتی دەرێمان بەشدار سەدەف و ئەگزیما و چادەبی واللهی لە قەناتەکەی بەڕێستان بە هەموو کورد بزانی سەدەف و ئەگزیما بە کرێم و سابوو سانابی شتیوانە نەخێر سانابی چادەبی بە کاتی بەڵام دەکرێت دونجی عیوانی عەرەبی ئەسوەد واتە ڕەش بتاوێنەوە بکەنە زەید چکەم خوشکەکەم سابووە چەندینە و معمیلانەشم سابوونە دونجی عیوانی عەرەبی بتاوێنەوە لە مارەکەی خۆیاندا بینن لە سەدەف و ئەگزیما بدەن پشتیوان بە ڕەب العالەمین دوعام لەو دەکا لەسەر دوو گوردەکەی خۆی ناکرێمە 35,000 بە کرێمە گۆگرین بە ناوی سرکەی بە ناوی عەفۆن سەدەف و ئەگزیمای ناکری مەرکانێک تێت و لە ماڵێ دوو گوڵی تدایە ئەگەر پێینت لە بن مەرکانەکە کرد ئەو دوو گوڵە برن دەبی تەواوی چێشی تدانە بەڵام ئەجارە مەرکانەکە تێ هیچی تدانە گوڵی تدانە تەنا خۆرە وڵی پێینی دنیای لە بنکەی ئەو گوڵە برن نابی چکە گوڵی تدانە ئێستا ئیمن ئەوەندە پرچەم ڕۆیە یعنی تەنک بووە وڵی شامپۆی دنیای لێدەم پڕناوتەوە شتیوانی برای شیرین پارەکانتان بە فیڕۆمەدەن حەزم لێ بین جواب بدەنەوە ئەوە قەناتەکی جوان لەگە خۆیان بینە ئێرە برێ کاکە ئەوە شامپۆیەکە دەدەمێ وعد بی پرست پڕ دەبی ئەمریش دەرێم کاکە ئەوە سویزەکەت دەمێ هەتا ئەمش پرسم پڕ دەبی قەینا دەشی دەمێ سویزەکەی دەمێ نەک برێم وڵات جارێ بەکار دەینم جارێ سیارەکە نادەمێ هەر ئەو دقیقەت شامپۆیەکەم دێم سویزەکەت دەمێ بڕۆ لە خۆت سیارەکەی من باشۆ تا پرسیم پڕ دەبی یەکێکم بینی داوای دەرمانێکی کرد کەوا بوو درێژبوونی بەژن بوو ئینفعالت کرد و وتە منداڵەکە ئەم زۆر تووڕە دەم بۆ قسەی ئەمن ئەو خوڕامکەی تو مەیۆتە وڵی لە پارەوە دەیچێشم هەرە وەزنیە ئێوتۆتە ئێ بابینێ دەرمانەکی نایە دەرێ وڵاوە بەژن درێژ دەبی کاکە هەندە شتێئی توبە هەندە شتێئی منیە دکتۆری جوان هەیە لە کوردستان دکتۆری شازمانەیە دەبێ ئەو منداڵی فعۆسات پێ بکە ڤیتامینەکانی کەمە هاتی جیایکی لۆمینە ئەو جیای بخۆ بەژن درێژ دەبێ ڕاست دەکاتەوە لۆ ناچی بداتە سینەمەوە دۆکەنە یان دەرمانەکی نیا دەرێ لۆ زەعیفی لۆ ناچی بداتە ئەمریکا 165 قەڵەوە باشترین گیادەرمان بوو چارەسەری کۆلسترۆلت باس کرد لە یەکێک لە گرتە ڤیدیۆکانیشم بینی باینجانت نیشانەدا باینجان بە باشترین حیلاز دەزانیم ئەمە هەندە بابەت هەیە پژێمان خستیە کوردەواری خۆمان هەمویان بە براو خوشی خۆمان دەزانین هێواران وەچی نووسن باینجانێکی بەخاوی بخۆن بەرێ لە ناوبردننی کۆلسترۆل زیان بەخشەکانە هیچ گومانی تدانی یعنی ئێستا ئەمە ڕێنمایە لە کەناڵی پایتەخت دەدەین دەست و پێیان ماز دەکەین ئەو گەنجە جوانانە دوورکەونەوە لە دەرمانی دابەزینی وەزن و دوور بکەونەوە لە دەرمانی قەڵەوی و دوورکەونەوە لە دەرمانی پرچ هاتنەوە و دوورکەونەوە لە بەژن درێژبوون ئەو چارە هەر چاری غیلافە هیچیان تەندروستی نیە ئەگەر فرۆشراش
زەلەرمەند دەبن بندرێ ڕیکلام بکە خۆمە نارێن مەیکە بەڵام ڕیکلامی ئوسوڵ یعنی بڕوایتە بێستا ڤیدۆمان پێەیە کرێمەکی فرۆشتیە دوکانێکی کۆسمەتیکە کرێمی فرۆشتیە ئەو ها مۆبایلی تەسویر کردی ڕوومەتی ئەو ئافرەتە بەڕێزەی دەست دەداتی ئەخر برای شیرینم تو دەست لەو ئافرەتە دەدەی تەنها لە بۆ ڕیکلامەکی کرێمەکی یان ئافرەتێک على ئاساس کرێمەکی بردیە دەوالی پێچا بووە کێشەمان نییە خی گەورە شفایدایە و تەواوە بەڵام ئەو ئافرەتە لاقی خۆی هەندە بەرز کردیە ئەخەوشتەکە ناشەرعیە یان کابراایکی دەبینین بە تەمەنە وەرە شەرم لە تەمەنی خۆت نەکەی بێ باسی دەرمانی عاشق سمت گەورەکردن و سین گەورەکردن ئەخرە ئەو خوشکمان تەمەشا دەکا کەسمان تەمەشا دەکا تۆزێک دەبی ئوسوڵ و تایبەتی لە ئەجێتی دابی جگە لە بەکارێنانی ئەم دەستەواژانە جۆرە دەرمانێکی ئەم کارە بکات واللهی حەزم لێیە دووبارە ئەو پەیامە لە کەناڵەکەی بەڕێستان بدەین هیچ دەرمانێک نییە لە گۆی زەویدا بتوانی سمت گەورە بکە بە کرێم یان برایان زۆرجار لە وتساپەکەیان لە شوێنێک تەلەفۆن دەکەن مامە لە بۆ زەکەر هەیە شتیوانە بگرە زەلەرمەندیش دەبن ئیلا خوای گەورە سروشتی کوونە ناوایە بەڵام ئەو سنتەران ئێستا پێیابوونە بە فیلەر و فیلەر دەکەن ئەم نازانم چکە من لێیان نازان چەند تەندروستن بەڵام بۆ کۆی کرێمەکی بفرۆشین لە بۆ مەسائلی گەورەکردنی شوێنی تایبەت هیچ ئەسڵ ئەساسی تێدا نیە و پارەکانیشتان بە فێڕۆ مەدەن و دوورکەونەوە لەو مەوادە فەیکانە